فەرماندەکانی پێشمەرگە لە سەدا 50 ناوچە کوردستانیەکانیان ڕادەستی حەشدی شەعبی و سوپای عێراق کرد. بەهۆیەشەوە سەدان هەزار هاوڵاتی ئەو ناوچانە بێماڵ و حاڵ لە قوتابخانە و پارک و شوێنە گشتیەکاندا ماونەتەوە و بەشێکیشان لەلایەن هاوڵاتیانەوە داڵدەدراون. بە پێی ئاماری نووسینگەی سلێمانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق 5500 خێزانی پارێزگای کەرکووک ڕوویان کردووەتە پارێزگای سلێمانی. ئێستا بە شێوەیەکی گشتی نزیکەی 5500 خێزان ڕویان لە سنوورەکانی سلێمانی کردووە، ئیداری گەرمیان کردووە و وردە ڕێکخراوە جیهانیەکان WFP، WHO، UNHCR و UNICEF خەریکی ئەوەن کە چۆن تەنزیمیان کەن و پێداویستەکانیان چییە دابینیەکەن و ینی لە زۆر شوێن دەست پێکراوە. ئێمەش وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەران ینی لە ڕۆژی ڕابردوو زیاتر لە 10 ترێلە خواردن و پێداویستی بۆ گەرمیان و ناوچەکان چووە. ئێستا چەند تیمێکمان لە تەوزیعاتی خۆراکن، تیمێکمان لە کەمپی سوورداشە، تیمێکمان لە چەمچەماڵە، تیمێکشمان لە گەرمیان و کەلار و کفریانی لەو ناوچانن. لەلایەن حەشدی شەعبی و میلیشا شیعەکانەوە لە ناوچەکانی دووس خورمات و فەرمانگە و بارەگا و ماڵ و دوکان و بازاڕی هاوڵاتیانی کورد تاڵان کران و سووتێنران. لەبەر ئەوەش هاوڵاتیانی ئەو ناوچانە نایانەوێت بگەڕێنەوە تا گرنتی پاراستنی سەر و ماڵیان بەدەست نەهێنن. خراوە ژێرپای ئەم مامۆستا بەڕێزانەوە لەسەر مینبەر خوتبەیانەدا ئێستا تو ئەزانی ئەوانە چیان بەسەر هاتووە بە عەمامەکەیان خنکان بە عەمامەکەیان خکێریان. هەتا کەی خۆفرۆشتن، هەتا کەی خیانەت لە خورماتوەکەن. بۆ سەرکردانگەری قسە ناکات، بۆ قسە ناکەن، بۆچی میان فرۆشت براکان بۆتان وەک شنگاری لێهات بەس با شنگارەکەن وەرە سێ حاڵ دووسکە وەرە سێ قەتڵ ئامەکەی دووسکە. هاوڵاتیانی شاری سلێمانی بە میوان ناوی ئەو هاوڵاتیانە دەبن کە بەهۆی بەدەستەوەدانی کەرکووک و ناوچەکانەوە ئاوارە بوون، هەروەها کۆمەک و هاوکاریشیان بۆ کۆ دەکەنەوە. دەستشکان بۆم پێشمەرگە جوانانی کە هەمووی کوڕی گەنج شەید بوو، هەمووی دایک جەرگی سووتا مناڵ هەتی بوو. ملەتی کوردەوە دایما هەر هەموو ڕۆژە لە ئاوارەیە هێن ئیتر فێر بین یانی هەمووان چاگە ئیزانین ئەو وەزەی ئاوارانە چیە و هەمووان چشتومانە لەبەرەوە بە جۆرەی ئیمکانیان هەرچی بتوانین یارمەتیشیان بین. ئێستاش بەرهێنیشتی بەسیتم هێناوە هیوادارم سوودی لێ ببین. وڵی ئێمە بە وازبی خۆمان نەزانین لەبەرەوە هاوڵاتیان هەمیان برا و کەسوکاری ئێمن ینی معاناتیان هی ئێمە بەڕاستیاکەیان بینین بەو شێوەیە ینی دڵمان ژانەکە. ئەگەرچی بەشێک لا خێزانەکان گەڕێنراونەتەوە شاری کەرکووک و دۆخەکە ئێستا ئارام بووەتەوە، بەڵام هێشتا مەترسی جددی لەسەر دانیشتوانی کوردی دبس و دووس خورمات و باشووری کەرکووک هەیە. هاوڵاتیانی ئەو ناوچانە ئامادە نین لەم دۆخەدا بگەڕێنەوە ناوچەکانیان. هەروەها نووسینگەی سلێمانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانیش ئامادەکاری کردووە لە کەمپی بەرزنجە و کەمپی سوورداش ئەو هاوڵاتیانە نیشتەجێ بکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.